نزیکەی 2 مانگ دەبێت ئەنجومەنی پارێزگای هەولێر پڕۆژەی وەرگرتنی چەکی فەرمانبەران لە بری قەرزە خزمەتگوزاریەکان پەسند کردووە. دواتر ئەو پڕۆژەیەی لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکانی دیکەی هەرێم گەڵاڵە کرد و بۆ پڕۆژەیەکی هاوبەش و ئارەسەی ئەنجومەنی وەزیران کرا. بەڵام تا ئێستا ئەو پڕۆژە بڕیارە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە پەسند نەکراوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێرش دەڵێت ئەو پڕۆژەیە جگە لەوەی لە خزمەتی هاوڵاتیانە لە هەمان کاتدا لە بەرژەوەندی حکومەتی هەرێمە، بۆیە پێویست دەکات ئەو پڕۆژەیە بە زووترین کات بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەنجومەنی وەزیران بە فەرمی جوابی ئێمەیان نەداوەتەوە کە گەیشتونە چێ وەچی لەسەر دەکەن. ئێمە ئەو پڕۆژەیە بۆ حکومەتە، یعنی هەنگاوێکی باشە بۆ حکومەت سوود چەند فەرمانبەر سوودی لێ وەردەگرێت، ئەوەندە حکومەت سوودی لێ وەردەگرێت، چونکە قەرزی کەلەکەبووی لەسەر کەم دەکێتەوە و دەتوانێت بە واستەی ئەو پڕۆژە هەموو هاوڵاتیان ئەوانەی موچەشی تەوا وەردەگرن با بڵێن بکەونە بن بەرپرسیارەوە کە بۆ پارەی کارەبا نادەن، بۆ پارەی ئاو نادەن، ئەوە قەردی کەلەکەبووی هاوڵاتیانیش کەم دەبێتەوە. سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری ئەنجومەنی پارێزگای هەولێر کە سەرپەرشتی بە دادەچوونی ئەو پڕۆژەیە دەکات دەڵێت ئێمە لە چەند ڕۆژی داهاتوودا بڕیارماندا وەکو کارتێکی فشار سەردانی سەرجەم وەزارەتەکانی حکومەتی هەرێم بکەین و لە نزیکەوە پڕۆژەکەیان بۆ ڕوون بکەینەوە. ئەمە جگە لەو لایەنانەی کە پەیوەندی ڕاستەوخۆیان بۆ پڕۆژەیەوە هەیە. ئێمە پلانی خۆماندا ڕۆشتۆ بۆی کە سەردانی سەرجەم وەزارەتەکان بکەین لەگەڵ وەزیرە بەڕێزەکانە دابنیشین و کۆبینەوە پشتگیری ئەوان بەدەست بێنین بۆ ئەوی بتوانین زەختێکی زیاتر بیکەینە پاڵپشتیەک بۆ پڕۆژەکەی خۆمان ئەگەرچی ئێستا چەند وەزارەتێک بە ڕسمی و بە شێوەیەکی ناڕاستە و خۆش پشتگیری پڕۆژەکەی ئێمەیان کردووە بۆی ئەمە بکەینە پەیامێک و بیدەینە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە نەتەنها پارێزگاکان نەتەنها ئەنجومەنی پارێزگاکان بەڵکو وەزیر بەڕێزەکانیش و ئەم هەموو وەزارەتانەش لەگەڵ ئەوەنە کە ئەرچی سەرشانی هاوڵاتی تۆزێک سووک بکرێ بەم پڕۆژەیە. بە جۆرەی پڕۆژە بڕیاری وەرگرتنی چەکی فەرمانبەران لە بری قەرزە خزمەتگوزاریەکان هەر فەرمانبەرێک ژمارەیەکی بانکی بۆ دەکرێتەوە و لە ڕێگەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرەوە قەرزەکانی ئاو و کارەبا و هاتوچۆ و خانوبەرە لەو ژمارە حیسابیە دەدرێتەوە حکومەتی هەرێم. بەڵام ئەو پڕۆژەیە تا ئێستا نە حکومەتی هەرێم نە وزارەتی دارایی هیچ وەڵامێکیان بۆ نەبووە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.